ئەو برایانەمان، ئەو منداڵانەمان، ئەو دایکانەمان، ئەو پیرەمێردانەمان کە شەهید دەبن دەمرن، ئەمە دەمێنینەوە. ئەفەئین میتە فەهم الخالدون، ئەگە تۆ مردی ئەوان دەمێننەوە، هەمومان دەمرین، کۆتایی بە ژیانی هەمانمان دێ. بەڵام شەتانە بەینە ذالیک، کوا مردنێکی بە عەزیزی، کوا مردنێک لە ڕۆژی قیامەت و حەشر و حیساب زیندوو بکەیەوە، خوێن بە قالبت دابێتە خوار، بڵێ یا رەب العالەمین لە پێناوە تۆدا شەهید بووم. کوا مردنێکیش بە زەلیلی و بەسەر شۆڕی شەرم بکەی، ئارەقەی شەرمەزاری بە نێو چاوانت دابێتە خوار. وەڵڵی خوایە من چ بڵێم، لە فڵانکە دەوڵەتە تەوزیهیان دەدا، فڵانکە وەلی ئەمرە تەوزیهی دەدا، فڵانکە حیزبە ئەلمانیە تەوزیهی دەدا، ئەمیش بە قسەوم کردووە بەگەڵی کەوە بڕۆ ڕاکێشن. ئەو جا خۆشەویستانی خۆ خوای گەورە ئەو ناخۆشی و ناڕحەتیانەی کە دێنێتە سەر عالەمی ئیسلامی و سەر مسلمانان و سەر هەموو دنیا لە بۆ دووشتە. وَلْيُمَحِّصَ اللَّهُ الَّذِينَ آمَنُوا وَيَمْحَقَ الْكَافِرِينَ. ئەو دوو خاڵەیە بۆ ئەوەی کە مسلمانان لە بێژینگدا تخوا و پرسیارە لە خۆم و لە ئێوەش دەکەم، ئەگەر ئەو وەزعی غەزە نەبایە، ئەو قیناعە لەسەر ڕووی ئەو کۆمەڵە منافق و دووڕوە لا دەچوو؟ لا دەچوو؟ لا نەدەچوو. کاکە ئەمن ترسنۆکم، ناوێرم باسی جیهاد بکەم، جیهادیش ناکەم، ناوێرم کەلیمەی مجاهدینیش بەسە زاری خۆدا بین، کاکە بێدەنگ دەبم، قسە ناکەم برا سۆمون بووکمون تەواو. بۆ بێم کۆمەڵە پاساوێک بێنمەوە بۆ مبەڕیری مووقیفی خۆم، حیا و ناموسی خۆشم ببەم. بۆ چێن دەرێم چاکە؟ بۆ دنیایان بۆ دوا ڕۆژم. ئەو جا ئەوەی کە تۆ شەڕی لەگەڵ دەکەی، ئەوەی کە شەڕی لەگەڵ دەکرێت، کۆرە خۆت دوو تایفەی مسلمانان نین بڵێ بۆ دینم چاکە، جوولەکەن جوولەکە، ئەوەن کە خوا زەمی کردوون لە قورئان، ئەوە کە خوا بەلعنەتی کردوون لە قورئان، ئەوە کە خوا تەبارەک و هەرچی صفاتی خراپە باسییان دەکاتن. ئەتو دەی لێرانە بۆ من مەدح و سەنایان دەکەی و بە شێر دەیان شوبهێنی؟ ئەوە دینە؟ ئەوە مەبدەئە؟ ئەوە وەلاء و بەراءە؟ وَلْيُمَحِّصَ الَّذِينَ آمَنُوا، بۆ ئیمانداران پاڵفتە بکرێن. ئەوەی تریان چێ؟ وَيَمْحَقَ الْكَافِرِينَ. مەحقی کافرین یعنی کافر و بێباوەڕان لە هەموو ڕوویەکەوە تووشی نەقوستانی و زەرەر و زیان ببن. بۆ معلوماتتان، ڕاستە خەڵکێکی زۆرمان لێ شەهید بووە، لە منداڵ و لە ژن و لە پیاو، بەڵام وەڵڵا ئەوەی کە بە جوولەکە کراوە، ئەوەی کە بە زایونیەکان کراوە، لە دوای هیتلەر شتی وایان بە خۆیانەوە نەبینیوە، و ئەوەی تریش دادێتن، وە گومانیشتان نەبێ، وەڵڵا وەبیللا وەتەڵڵا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئێستاش نەبێ، ئەمڕۆش نەبێ، چەند ساڵێکی دیکە بێتن دەبێ ئەو جوولەکەی لێون دەرێ بڕوات. وە وەعدی خوایە، خوا ڕسوایان دەکات، زەلیلیان دەکات.